بینەران و بیسەرانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی سڵاوتان لەبێ لە بەرنامێکی تری کارنامە لەگەڵتان دەبین. وەک دەزانین بەرنامەی کارنامە بەرنامێکی تایبەتە بە کاندیدا ئافرەتەکانی لیستی سەدبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان. بۆ ئەمڕۆژ میوانداری زۆر بەڕێز مامۆستا بەیان یوسف باراییمان کردووە. مامۆستا بەیان بەخێربێی، سپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز، سپاس بۆ رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی، دەستخۆشیتان دەکەم. بۆ بینەران و بیسەرانی ئێمە لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی مامۆستا بەیان کێیە گە بکرێ پرۆفایلێکی ژیانی خۆت باسکەیت و وەکانی دیژمارە چەنیت. من مامۆستا بەیان ناسراوم بە بەیانی مەلایسفی باراوی، مامۆسای پیشەی دەرچووی بەشی زانستە کۆمەڵایەتیەکانی زانکۆی سلێمانی، کاندیدی ژمارە 6 لەسەر لیستی سەدبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان. دووبارە بەخێر بێ. وەکو مامۆستایەک چۆن و بیرتان لەوە کردەوە کە خۆتان بربژێر بکەن لەسەر لیستی سەدبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان. هەڵبەت من 28 ساڵ خزمەتی مامۆسایم هەیە لە بواری پەروەردە، پێم خۆش بوو ئەو خزمەتم بگوازمەوە بۆ ناو پەرلەمان کە بتوانم خزمەتی زیاتر بە چین و توێژەکانی کۆمەلگای کوردی بکەم. زۆر باشە، دووبارە بەخێر بە مامۆستا بەیان. وەکو مامۆستایەک وەک پەروەردەکارێک کە بەڕێزدان ئەندامێکن لە یەکێتی مامۆستایانی سنووری پارێزگای سلێمانی، ئەو کەم و کوڕیانی لە سنووری پارێزگای سلێمانیە لە ڕووی پەروەردەوە هەیە چییە ئەوەی کە بەڕێستان ئاگادار بن؟ وڵاهی کەم و کورتیمان هەیە لە سنووری سلێمانی، بیناکانمان کۆنن، هی قوتابخانەکانمان کەمی خزمەت گوزاری لە هەندێک لە ناوچەکان و کوالیتی خراپی ئەو خواردنگەی ئەو خواردنانەی لە خواردنگەکانی قوتابخانەکانە هەن کوالیتیان خراپە، ئەمانە کۆمەڵێک گرفتن کە هەن. ئەم گرفتانە چارەسەر بوون؟ ئیشەڵا لە داهاتووە هەوڵێن بۆ چارەسەرکردنی جدی. مامۆستا بەیان وەکو دەزانین چینی مامۆستا چینێکی یان توێژێکی گرنگی کۆمەڵگان، چی بکرێ بۆ مامۆستان بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی؟ وڵاهی بۆ مامۆسا خزمەتی باشتر، مامۆسا لە ئەم قەیران و لەم کێش و گرفتانەی کە هەبوو لێرە بێموچەی کاریگەری خراپی هەبوو، هیوادارم لە ئایندەیەکی نزیکدا کێشەی موچە چارەسەرێکی بنەڕەتی بۆ بکرێ و مامۆسایان هەدەفیان خزمەتکردنە بە پەروەردە بە زانست. ئیشەڵا لە داهاتووە هەوڵ ئەین چارەسەری سەرجەم ئەو گرفتانە بکەین ئەوەی لە توانامان نابێت. وەکو مامۆسایەک ئەگەر بچنە پەرلەمانی کوردستان یان متمانی خەڵکتان بەدەستێنە سنووری پارێزگای سلێمانی، کارتان چی دەبێت بە تایبەت بۆ گەنجان لە سنووری پارێزگای سلێمانی؟ وڵاهی کار و بەرنامەی زۆر باشمان هەیە، ئیشەڵا دوای سەرکەوتنمان بۆ پەرلەمانی کوردستان کاری زۆر جدیمان ئەبێت، بەرنامەی زۆر باشمان ئەبێت بۆ هەموو چین و توێژەکان و بە تایبەتی گەنجان و لاوان کە ئەمان سەروەتی کۆمەڵگان، سەروەتی وڵاتن، سەروەتی داهاتووی وڵاتی ئێمن، ئەمانە پێویستە خزمەتی زۆر باشیان بۆ بکەین و لە بەرنامەشمانایە کە کاری زۆر جدی بکەین بۆ خزمەتکردنیان. زۆر باشە مامۆستا بەیان، وەکو مامۆستایەک و کەسێکی چالاک ئەوەی کە سەردانی گوندەکانتان کردووە یاخود گوندەکانتان بەسەر کردو بە تایبەت قەزا و ناحیەکانی سنووری پارێزگای سلێمانی، ئەو کەم کورتیانی کە لەم قەزا و ناحیانە هەیە چین؟ ئەتوانم بڵێم لە سنووری سلێمانی خزمەت گوزاریەکان زۆر کەمن، هەنێ شوێن پەراوێز خراوە، ئەوەی من سەردانم کردو کەم و کورتی زۆر لە ناوەندەکانی خوێندندا هەیە بۆ ئەمیش لە سنووری سلێمانی. لە سنووری سلێمانی کۆمەڵێ بەرنامەی سیاسی تێکەڵ بە بوارەکانی پەروەردە و بەکەمی خزمەت گوزاری بووە کە پێویستە لە داهاتووە ئەم بابەتە سیاسیانە تێکەڵ بە پەروەردە و بە خزمەت گوزاری نەکرێ، لە هەر شوێنێک بێ خزمەت بکرێت، چونکە ئێمە پێش هەموو شتێک کوردین، ئامانجمان خزمەتکردنی کۆمەلگای کوردیە، نەوەکو حیزبەتی، نەوەکو جیاوازی لە ئەوەی کە ئەکرێت. بەڕاستی پێویستە لە داهاتووە خزمەتی زۆر باشتر، بەرنامەی زۆر باشتر کارا بکەین بۆ خزمەتکردنی سەرجەم چین و توێژەکان، سەرجەم سنووری گوندەکان. بەڕاستی من سەردانی چەند گوندێکم کردووە لە ڕووی ڕێگاوبانەوە خزمەت گوزاریان خراپە، لە ڕێ قوتابخانەکانیانەوە هەرتەدانەت لە گوندێک خانوویەکی خۆیان کردبوو بە قوتابخانە. بەڕاستی ئەمە گونجاو نییە، پێداویستی قوتابخانەی تیان نییە. ئەمە لە سنووری سلێمانی نازان بۆ فەراهەم کراوە، پێویستە کاری زۆر جدی بکرێ و بەرنامەی زۆر باشتر بخرێتە بواری جێبەجێکردنەوە بۆ خزمەتکردنی بواری پەروەردە و گوندەکانیش. هەرچەنە گوندەکان کە سەرقاڵی
بەرنامەی پیشەی کشت و کاڵین ئەمانە بازارێکی گونجاو یاخود کارگەیەکیان نییە بەرهەمەکانیان تیا ساختکەنەوە بە تایبەتی سنووری پێنجێن ئەو نێ من سەردانم کردووە ئەوان خەریکی کشت و کاڵن بۆ نمونە تەماتەیەکی زۆریان هەیە ئێمە پێویستە کارگەیەکمان هەبێت لەو سنوورە ئەو کارگەیە دۆشاوی تەماتە بەرهەمهێنێ کە ئێمە بتوانین پێداویستی ناوخۆشی پێ بکەینەوە هەناردەی دەرەوەشی بکەین کە ئەمە پێم وابێ هەلیکارە ڕەخسێنێ پێم وابێ پیشەیەکی گونجاوە کە ئیترێمە ئەتوانین لە دەرەوەی هەرێم بۆ نمونە بچووکترینشت کە دۆشاوی تەماتەیە لەناو خۆمان نابەرهەمی بێنین کە تەرکیز نەکەینە سەر ئەوەی کە لە دەرەوە بۆمان بێتە ناو سنووری هەرێمی کوردستانەوە کە کوالیتیان خراپە کە ئەمانە مەوادی حافیزەی زۆریان تایە با ئێمە هەوڵ بین بە هەمومان کۆمەلگای کوردی ئاوەدان کەینەوە کۆمەلگای کوردی خزمەت بکەین کە بە دامەزرانی چەندها کارگەیەک بنیادنانی چەند پرۆژەیەکی خزمەت گوزاری کە سەرجەمچین و توێژەکان بە هەژارەکانی شەولی سوودمەند بن نەک ئەو شۆنانە بەڕاستی ئەوەی دایمەن نیگەرانیە نەخۆشخانە ئەهلیەکانە بەڕاستی ئەگەر سنتەرێکی خێرخوازی گەورە بکرێت خەڵکانی هەژار و کەم دەرامەت لەمانە سوودمەند بن کارێکی زۆر گونجاو و گەورەیە کە بەرنامەمە لە داهاتووە لە پەرلەمانی کوردستان کاری جدی لەسەر ئەم بەرنامانە بکەم. زۆر باشە مامۆستابیان شارەکان وەک دەزانین لەگەڵ قەزا و ناحیەکانە فەرق و جیاوازیەکی هەیە لە ڕووی خزمەتگوزاری بە یاخود لە ڕووی هەچ خزمەتگوزارێکی دیکەوە بێت ئایا خزمەتگوزاری لە شارەکان وەکو قەزا و ناحیەکان یا بڵێن قەزا و ناحیەکان وەکو شارەکان وایە؟ نەخێر جیاوازی هەیە شار گەورەترە شار ژمارەی دانیشتوانی زیاترە قەزا و گوندەکان ژمارەی دانیشتوانیان کەمترە بەڵام پێویستە ئەوانش خزمەت کرێن بچووکترین شت کە نۆرینگەیە من پێم باشە پێم گونجاوە کە لە گوندەکانە هەبێ لە سامەحەڵا کەسێکی گوندەکە ئەگەر تووشی مارپێوەیانەیە دوو پشت پێوایان بێت تا ئەگاتە ناوەندی شار لەوانەیە گیان لە دەست بە جاگەر نۆرینگەیە کە بێ وەکو چارەسەرکردنێکی سەرەتایی زۆر پێم گونجاوە وەک لەوەی تەرکیز کاتە سەر ئەوەی بەپەلا یاخود ئۆتۆمبیلی نییە چۆن ئەگاتە سنووری شار ئەمانە بەڕاستی پێداویستی سەرەتاین کە پێویستە لە گوندەکانە هەبێ و ژمارەی گوندەکانیش پێم وابێ وردە وردە بەهۆی سەرقاڵیان بە کوشکاڵیەوە ئاوایانی زیاتری تێکەوتووە پێویستە ئەوانیش وەکو شارستانی وەکو شار خزمەت بکرێت. زۆر باشە مامۆستابیان وەکو دەزانین بەڕێستان خۆتان بەربژێر کردووەکو خاتوونێک لەسەر لیستی سەدبوونەوەی پارتی دموکراتی کوردستان و لە دوای دەرچوونتان بۆ پەرلەمان لە ڕووی ڕۆشنبیریەوە کار و پرۆژە و بەرنامەتان چی دەبێت؟ ئیشەڵا من پێم خۆشە مادام ئێمە نیوەی کۆمەلگاین بڕیانمان وایە یا پێمان وتراوە کە ئافرەت نیوەی کۆمەڵە با لە هەموو دابوون دەستگا حکوومیەکانە کاری جدی خۆمان بکەین خزمەت بە کۆمەلگا بکەین وەکو ئەو چینێک کە حسابمان بۆ کراوە ئێمە نیوەی کۆمەلگاین با بە هەمومان هاوکار بین دەست لە دەست بۆ خزمەتکردنی کۆمەلگای کوردی ئامانجم ئەوەیە. زۆر باشە مامۆستابیان وەکو دەزانین لە ماوەکانی ڕابردوودا لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانانی و بڕیاریەک دەرچوو کە 177 فەرمانبەر دامەزێن بە شێوەیەکی گرێبەست ئەم بڕیارە چۆن بوو بەلای بەڕێستان و بەتایبەت بەلای مامۆستایانەوە؟ من دەستخۆشی زۆرم بۆ سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانانی هەیە بڕیارێکی زۆر شایستە و باشیە کە کۆمەڵێک گەنج وەکووانە بێش هاتبوونە کای پەروەردەوە کە بڕیاری یا بە گرێبەستکردنیان کە ئەوان زۆر خۆشحاڵن من لە نزیکەوە چەند کەسێکیانم دواندۆ وەکو مامۆستا دەستخۆشی زۆریان بۆ سەرۆکی حکوومەت بووە و گەشتبینن لەوەی کە لە ئایندە بەرنامەی باش و کاری باشتریان بۆ بکرێت و هەوڵی ئەوە بدرێ کە گەنجەکانمان لە ناو دام و دەستگا حکوومیەکاندا وەک پیشەیەک وەکو دامەزراندن کە بەرنامەی حکوومەتە ئەمە کاری جدیان بۆ بکرێ و بخرێنە دام و دەستگاکانی حکوومەتەوە. زۆر باشە بەڕێستان ئەگەر چوونە پەرلەمان چی بەڵێنێک بۆ مامۆستایان دەدەن کار و پرۆژەتان بۆ مامۆستایان چی دەبێت؟ کار و بەرنامەی زۆر باشمان هەیە هیوام وایە کە ئیشەڵا سەرکەوتوو ئەبین پشتیوان بەخوای گەورە مامۆسایان چینێکی بنەڕەتی کۆمەلگان چینێکی ئەساسی کۆمەلگان کە پێویستە خزمەتی زۆر باشکرێ من وەکو خۆم ئەوەی لە تواناما بێت درێخی لە مامۆستایان ناکەم لە بواری خزمەتکردنە اینجا خزمەتکردنەکەم هەر چۆنێک بێت لە هەر بوارێکا بێ هەر شتێک بێ من گرنگی زۆر ئەم بۆ بوارە ئامانجی سەرەکیمە کە خزمەتی هەموو چینەکانی کۆمەلگا بکەم بەبێ جیاوازی و بە تایبەتی مامۆستا. زۆر باش مامۆستابیان وەکو دەزانین بەڕێستان بەربژێرن لەسەر لیستی سەدبوونەوەی پارتی دموکراتی کوردستان
کوردستان بەڕێستان لەگەر چوونە پەرلەمان چی باڵێنێک دەدەن بە کە سوکاری شەهیدان یاخۆت کارتان چی دەبێت بە کە سوکاری شەهیدان ئەوەی پێمان بکرێ ئەوەی لە توانامانە بێ درێخی ناکەین بە تایبەتی کە سوکاری شەهیدان و سەرجەم چینەکانی کۆمەلگا کە پێویستە هەموو تاکێکی کورد خزمەتی جوان بکرێ چونکە ئێمە مادام هاوزمانین مادام هەموو خەڵکی هەرێمێکین پێویستە ڕێز لە هەموو چینەکانی کۆمەڵکا بکرین هەمویان بەبێ جیاوازی خزمەت بکەین ئامانجی سەرەکی من خزمەتکردنی هەموو خێزانی شەهیدان بەبێ جیاوازی هەموو چینەکانی کۆمەلگا بەبێ جیاوازی لە ئادا و بەرنامەی کاری جوان ئەوەی پێم بکرێت درێخی ناکەم خزمەتکاری کۆمەلگای کوردیە بم خزمەتکاری سنووری سلێمانی بە تایبەتی چونکە من مناڵی ئەم شارەم و لەم شارە پەروەردە بووم ئەوەی لە تواناما بێ و ئەوەی پێم بکرێ خزمەت بە شاری سلێمانی ئەیکەم بەبێ جیاوازی زۆر باشەمە بەسابیان ئێمە لە کۆتای بەرنامەکەمان نزیک بووینەتەوە دوا پەیامەت چیاگەر هەبێت دوپەیامم دەستخۆشی لە ئێوەی بەڕێزەکەم کە ئەمە دووەم جارە من لە لای ئێوە میوانە بم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم کە سەرکەوتن بەدەست بێنم ئیشەڵا خزمەت بە هەموو کۆمەلگای کوردی بکەم و پشتیوان بەخوای گەورە هیچم نییە بۆ ئێوەی بەڕێز دەستخۆشیتان لێکم دووبارە پێیان یوسف باراوی کاندیدی ژمارە 6 لەسەر لیستی 100 پارتی دموکراتی کوردستان سپاس بۆ دەرفەتە و سپاس کە ئەمڕۆ لەگەڵمان بوو